کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان سەعاددا کاتژمێردا دەستی پێکرد من بە نوێنەرایەتی فراکسیۆنی کۆمەڵ بەشدار بووم لەسەر پێشکەشکردنی ئەندامیەتی لیژنە هەمیشەییەکان کە 14 لیژنەی هەمیشەیی ماوە بۆ ئەوەی پێک بهێنرێت دەنگدانی لەسەر بکرێت بۆیە ئێمەش کاندیدی خۆمان پێشکەشی زۆرینەی لیژنەکان کرد بەپێی ئیستحقاقی انتخابی خۆمان ئێمە لە 12 لیژنە داوامان پێشکەش کردووە کە ئەندامیەتیمان هەبێ و هەروە داوای ئەوەشمان کردەوە بەپێی ئیستحقاقی انتخابی خۆمان یاخود سیستەمی سانتیلیگۆی پۆینت 4 کە لە زۆرینەی لیژنە هەمیشەییەکان ئەنداممان بەردەکەوێت و هەروەها داوای سەرۆکی لیژنە و بڕیاردەر و جێگر بەپێی ئیستحقاقی انتخابی خۆمان داوامان کردەوە ئێمە داوای دوو پۆستی سەرۆکی لیژنە دەکەین و هەروە بڕیاردەرێک و جێگرێکیش بەپێی ئیستحقاقی انتخابی خۆمان ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بێت زۆرینەی لیژنەکان گرنگە بەڵام لیژنەی دارایی ئابووری لەلای ئێمە ئەولەویەتە و هەروەها لیژنەی ئەوقاف بۆی سەرۆکایەتی لیژنەکان پێوەگرێت پاشان دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکاندا دەنیشێ بۆ ئەوەی سەرۆکی لیژنە و بڕیاردەر و جێگر هەڵبژێرن بۆ لیژنەکان بەسێ مەبدەئی تەوافق مەبدەئی دابشکاری استحقاقی انتخابی ئەویش بە سانتیلیگۆی پۆینت 4 و هەروەها لە پەیڕەویش پەیڕۆ چۆنی باس کردو هەر ئەندامێک بۆی هەیە لە لیژنەیەکی هەمیشەیی و یاخود لە دوو لیژنە زیاتر نەبێ ئەندامێتی تێدا هەبێت